رسول الله صلى الله عليه وسلم پێش پێغەمبەرایەتیش خوای تعالی بە شێوەیەک خوڵقاندبووی لەلایەنی عەقیدەییەوە شەریکی بۆ خوا قرار نەداوە هەرگیز، لەلایەنی ئەخلاقیەوە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم قیمەی ئەخلاق جوانی تیا بووە. ئەخلاق بەرامبەر بە دراوسێ، بەرامبەر بە فەقیر و هەژاران، بەرامبەر بە مەزلومان لە لووتکەیە بووە، زۆر ڕاستگۆ بووە، زۆر دەستپاک بووە. ئەو ئەخلاقە ناشرینانە، ئەو عاداتە ناشرینانە کە لەناو ئەوانە هەبووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تیایە نەبوو. لە گەنجێتیە هەندێک لە عەشرەتەکانی عەرەب کۆبوونەوە حلفێکیان دروست کرد، هاوپەیمانیەکیان دروست کرد، ناویان نا حلفی فضول بۆ سەرخستنی مەزلومان. عەشرەتەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم تیایە بەشدار بوو و پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم لە گەنجێتیە بەشدار بوو تیایە. و لە کاتی پێغەمبەرایەتیشە ئەی فەرموو ئەگەر جارێکی تر هاوپەیمانیەک دروست ببێ بەو شێوازە کە مەزلومانی تیا سەر بخرێ و مافی مەزلومان بەدەست بهێنرێتەوە دژ بە زاڵمان، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموو ئێستەش من تیایە بەشدارم.